ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە چوارچێوەی هەڵمەتی سەرخستنی لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی لە ناوبازاڕی شاری سلێمانیدا هەڵمەتێکیان بۆ ناساندنی کارنامە و کاندیدەکانی لیستە پرتەقاڵیەکەیان بەڕێوە برد. قوتابیان خۆبەخشانە پۆستەر و لۆگۆ و کارتی کاندیدانی کۆمەڵی ئیسلامی دەبەخشنەوە بەسەر کاسبکار و هاوڵاتیاندا. وەکو کۆمەڵی گەنج لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەستمان کرۆ بە هەڵمەتێ بۆ ناو شاری سلێمانی بە حەقەت دەمانەوێت پەیامی کۆمەڵی ئیسلامی کوردستان لیستی 104 بگەیەنین بە خەڵک و تیان بگەێنی کە ئێمە وەکو گەنجانێکین ئەم پەیامە بەڕێوە دەبین و دەمانێت پشتیوانمان کە چکە بە حەقەت سەلماندویەتی بە کار و چالایەکانی بە هەڵوێستەکانی بە بڕیارەکانی سەرکردایەتیەوە لەو نێرانی کە لەناو حکومەت ناو پەرلەماندا بووە سەلمانیەتی کە بە حەقەت خزمەتکاری ڕاستەقینەی خەڵکەوە دەمانێت پشتیوانی ئەوان کۆکەینەوانەوە پەیامی خۆمان بگێت. وەڵی ئەمڕۆ ئێمە گەڕێین بۆی دەنگ کۆکەینەوە بە کۆمەڵ خەڵکیش تا ڕادێکی زۆر بە ڕوویەکی زۆر دڵخۆشەوە پێشوازی مالەیەکات بە هیوای سەرکەوتمان بۆ خوازێت تا ڕادێکیش تا باش هاتوون یعنی خەڵکێکی زۆر پێشوازی لێکرد وەڵا پیان ئەڵێن دەنگمان بە کۆمەڵ بۆی داهاتوان گەشت بە یعنی ئەم گەندەڵیە نەمێنێ. ئەم کوڕ و کوچە گەنجانە تەواو دڵنیان لە دڵسۆزی و ڕازگۆیی و بوێری کاندیدەکانیان هەر بۆیە بە باوەڕێکی بەهێز و دەنگێکی زوڵاڵەوە ئامادەن لە دەرگای هەموو هاوڵاتیەکی ئەم شارە بدەن و بانگی بکەن بۆ ئەوەی پاڵپشتی لە لیستی کۆمەڵی ئیسلامی بکات و متمانەی خۆی بە کاندیدەکانیان ببەخشێت. پەیامی لیستی کۆمەڵی ئیسلامی پەیامی کاندیدەکانیان دەگەین بەوان تیانگەین کە لیستیەکە شایانی ئەوەیە کە متمانەی خەڵک بەدەست بێنێت. ئێمە لێرە کار بۆ ئەو لیستە ئەکەین کە شایانیەتی وڵایی تا ئێستەکانە سوپاس بەخوا ئەم دامان تەپە کردووە کەس وشەی ناشین بەکارهێنا و هەمووی بەڕووی خۆشەوانێ و بە وشەی سەکەوتن لەگەڵمانە بەداوام. بەڵێ بەناوی خوا ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەمڕۆ هاتوین جەملەی ناو بازاڕی سلێمانیەکەین. پێمان باش لە ناو بازاڕی سلێمانیە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی بە خەڵکی بناسێنین بەپێی بە حکمی ئەوەی کەەوە کۆمەڵی ئیسلامی ئیشی باشیان کردو کە پێشتر لە پەرلەمانتارەکانمان ئیشی باشیان کردووە شانازیان پێوەکەین وەکو شانازیکی سەربەرزانە بۆ ئێمە هاتوین پاڵپشی لە لیستەکەکەین و لیستەکە بە خەڵکە ناسێنین. لە سەرەتای دەستپێکی بانگەشێڵ بژاردنەکانەوە ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هەڵواسینی پۆستەر و ئاڵا و بڵاوکردنەوەی کارت و کارنامە و بەشداریکردن لە کەرنەڤاڵ و ئاهەنگەکانی کۆمەڵی ئیسلامیدا چالاکانە بەشداریان کردووە. ئێستاشدا بەڵێن دەدەن بەردەوام دەبن لە چالاکیەکانیان لا پێناو سەرخستنی لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامیدا. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.